بۆ ماوەی 30 ساڵ ژن و مێردێکی پەنابەری کەمبۆدیایی بەنێو جان و ستەلا چەنگ هەموو ڕۆژێک کاتژمێر 4:30 بەیانی دۆنات و قاوەی تازەیان دروست دەکرد و لە دوکانەکەیان لە شاری سیلبیجی کالیفۆرنیا دەیان فرۆشت. جان و ستەلا هەر کاتێکیش کەیک و دۆناتی تازەی و ڕۆژەیان تەواو دەبوو دوکانیان دادەخست. هەر بۆیەش ڕۆژێک لەم زستانەدا کە ئێستەلا دیاری نەبوو خەڵکەواڵیان پرسی و جامپیانی کوت هاوسەرەکەی تووشی جەڵدەی مشک بووە و لە خەستەخانەیە. دەراوسەکان پێشنیاریاندا بۆ یارمەتیدان بە جان پارەی بۆ کۆبکەنەوە بەڵام جان قبوڵی نەکرد و کوتی نانا من پێویستیم بە پارەی کەس نییە سوپاس و پێزانینم بەڵام خۆم توانای کارکردنم هەیە هەر ئەوەی سەردانم دەکەن سپاسان دەکەم دۆناتیشتان نەکڕی کێشە نییە هەر بیان سڵایە بکەن من خۆم دەتوانم ئیش بکەم و پارە پیاکەم. هەرەمەش وای کرد دەراوسەکان و مشتریەکانی جان و ئێستەلا بڕیار بدەن بۆ یارمەتیدان بەم خێزانە دۆناتەکانیان بە زووترین کات بکڕن تا جان بتوانێت کاتێکی زیاتر لە لای ئێستەلا بمێنێتەوە. من ڕێزم بۆیان هەیە من لەم شارە دەژیم و دەزانم ئەم بنەماڵەیە چەند ماندوونە ناسن بەیانی زوو دێنە ئیش و تا درنگانێک کار دەکەن هەر بۆیە بەخۆشیەوە پشتگیریان لێ دەکەین. ئەم ڕۆژانە زۆربەی دەراوسەکان بۆ هاوڕێکانیان قوتابخانە و کڵێساکانیان دۆنات دەکڕن. خوشکی ئەستەلایش یارمەتی دەری جانە بەڵام لە کاتێکی ئاوادا ڕەنگە شیرینتر لە دۆناتەکە شیرینی پشتگیریکردن لە خێزانێکی پەنابەر بێت. سپاسان دەکەم سپاسی کۆمەلگا دەکەم و هاتوون یارمەتیمان دەدەن. لە کاتێکدا کە باسی پەنابەر بەگشتی بۆتە هۆکاری دابشکردنی وڵایەتی یەکگرتوەکانی ئەمریکا باسی ئەم خێزانە پەنابەرە لە شاری سیلبیچی وڵایەتی کالیفۆرنیا هاودەنگیەکی هێناوەتە ئاراوە. ئاوا هۆما کالیفۆرنیا دەنگی ئەمریکا.